سپاس دەستان خۆش بێ بەیانیتان باش زۆر سپاس بۆ هەموو ستافی تەلەڤیزۆنی کەرکووک و هەمیشە پێشەنگن و بەدەنگ کێشە و داواکارەکان ئەڕوو زۆر سپاسانەکەم بۆ میوانداری. سپاس مامۆستاگیان. مامۆستا بەگشتی باسێک لە تاقیکردنەوەکی کۆتایی ساڵمان بۆ بکە لە شاری چەمچەماڵ. بەڵێ دیارە خۆتان نەزانن ئەم ساڵ باش بوو خوێندن چاک ڕۆشتووە ینی ساڵانی پێشوو کێشە و گرفت زۆر بوو بە هۆی کورۆنە و بایکۆت و ئەم ساڵمان هەج باش ڕۆشتووە بۆیە ئیمتحانەکان لە کاتی خۆیان کراوە دواتر هەنگاوێکی باشی ناوەزارەتی پەروەردە ئیمتحانەکانی نایە پێشەوە ساڵانی پار و پێرار ئەچووە وەرزی گەرمە ئەوانە بەڵام ئەم ساڵ زۆر باشە ئیمتحانەکان لە کاتی خۆیان کرێ و زۆر باش. بەڵێ مامۆستا کۆرۆنە تا چنێک کاریگەری لەسەر پرۆسی خوێندنە بوو لە کاریگەری لەسەر تاقیکردنەوەکانە بوو ئایا تاکو ئێساکەش بەڕاستی ئاسەواری ئەو پێشهاتانی کە لە ڕابردووە ڕوویدایە سێش بەسەر کەرتی پەروەردە و خوێندکارانەوە دیارە؟ بەڵێ وەزعی کورۆنەوانە وەزعێکی تایبەت بوو لە هەموو وڵاتەکان بوو خوێندنی زۆر دواخست ینی ساڵێک لە ماوەی 6 مانگی خوێندن و ئەو نەسەعات وانەوتنەوە هاتووە سەر مانگێک 2 مانگ ینی ئەو کاتانش کە دەوام بوو بە شێوەیەکی قەلق هەم مامۆستا دەرونیانتەوەنە بوو هەم خوێندکار بۆی ئەتوانین بڵین ئەو ساڵە مەنهەج هەر زۆر بە کەمی خوێنرا ینی ئەوە بوو پەنا بۆ ئۆنلاین برا و لە ماڵەوە هەندێک خوێندن ئەکرا بەڵام بە تەواتی ساڵەکە زۆر کتوب بچڕ بوو ینی ئاستی زانستی تەلەبە زۆر زۆر دابەزی و بەڕاستی تاسیرێکی زۆری کرد ئەوش کێشەیەکی جیهانی بوو تەنها لای خۆمان نەبوو. بەڵام ئاسار باسی ئۆنلاینت کرد ئایا ئۆنلاین بەڕاستی توانین بڵێن پرۆسەیەکی سەرکەوتوو بوو بۆ تاقیکردنەوەی خوێندکاران؟ شێوازێکی نوێ بوو بەڵام باشتر بوو لەوەی کە بە تەواتی دانەبڕێ ینی لە هەندێک شوێن سوودی لێبێنرا بەڵام لە زۆربەی شوێنەکان بەهۆی ئەوەی بەنسبەت کوردستان و هەرێمی لای خۆمانەوە ئەو ئامادەسازی بۆ نەکرابوو مەسەن لە هەموو شوێنە هێڵی ئەنتەرنێت هەبێ و لە هەموو شوێنە خوێندکار ئایپادێکیان وەسایلێکیان لاپتۆپێکیان وەسایلی تەواومان نەبوو لە بەردەسا لەبەرەوەی شێوازێکی تازە بوو بەڵام هەم خەڵک ڕاهات لەگەڵیا هەم سوودێکیشیان بینی بەڵام بەنسبەت ئەوەی کە پرۆسەکە تازە بوو باش بوو ینی ڕاستە لە هەندێک شوێن جیاواز بوو لە ناو شارەکان و سنتەری شارەکان باشتر بوو لە دیەکان کەس نەیەتوانی بەڵام لەبەرەوەی شێوازێکی نوێ بوو ڕاهاتنێک لەگەڵیان دروست بوو شتێکی باش بوو ینی سوودیان لێبینی. باشە مامۆستا ئایا هیچ برارێکی نوێ دەرچوو بۆ تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ لەلایەن وەزارەتی پەروەردە؟ بەڵێ کۆمەڵی ڕێکار هەیە لەسەر گزیکردن و کۆنتترۆلکردنی قاعەکان و ئیمتحانات وانە بۆی زیاتر زەبر بێ ساڵان زۆر خەڵک زۆر جار خوێندکار سەر لە خوێندکارە شێوێنرا لە هەموو وڵاتێکە خەڵکی خراپ هەیە باند هەبوون بەناو پرسیار هێنان و نازام چی کەواش نەبوو زۆر جا قەلەقەیەکی دروستە کرد ینی وای لە تەلەبە کرده بوو پەنا بۆ هەندێک خەڵک و سەرچاوە بەرن کە شێوازی پرسیارە زانیان پرسیاریان لایە کە هیچی وان نەبوو کەواتە کێشەیەکیان دروست کرد و بەڵام ئەم ساڵ هەل لە سەرەتاوە وەزارەت کۆمەڵێک قەراری زۆر باشی دەرکرد لەسەر ئەو خەڵکانەی کە پڕۆپاگەنداکەن ئەوانەی کە سەر لە خوێندکارە شێوێنن ئەوانەی کە تەشویش دروستەکەن هەر لەم مانگی پێشووە هەندێک خەڵک هەر دەستگیر کرا لەبەرەوەی سەر ڕێگەیشی تر گیراوەتە بەر بۆ ئەوەی خوێندکار حەقی نەفەوتێ خوێندکارێک بەردەوام ئەخوێنێ و گوێڕایەڵ و لە دەوامە خەڵکێک لە دەرەوە بێت دەرەجەیەک لەو باشتر بێنێ کۆنتترۆلێکی زۆر زۆر باش کراوە کەس ناتوانێت پەنا بۆ غەش بەرێت چونکە ئەم جارە قەراری لەسەر دەرچووە تەنانەت لە هەر شوێنێکەوە دزەکردن یان حاڵەتی گزیکردن هەبێ یان پرسیارکرد بەرێتە هەر شوێنێکە دەرەوە حکمی تایە ڕەنگە لە 6 مانگەوە تا 3 ساڵی گرێ لەبەر ئەم ساڵ قەرارەکان تونن بۆی هیچ کەسێک پەنا بۆ غەش و ئەوانە نەبە وەزەی ئیمتحانەکان بشێوێنێ. بەڵێ مامۆستا بەڕێزت بەڕێوەبەری پەروەردەی چەمچەماڵی جگە لەو خوێندگانی کە لە ناو قەزاکەی هەیە تاکوچەنێک سەردانی گوندەکانت کردووە یاخود تاکوچەنێک سەردانی ناحیەکانی دەوروبەری چەمچەماڵت کردو بزانم پرۆسی تاقیکردنەوەکانیش لەوێ چۆن بەڕێواچێت؟ بەڵێ ئێمە سنووری چەمچەماڵ سنوورێکی فراوانە حەوت ناحەیە گوندەکانمان زۆرن خۆشبەختانە پار هەندێک گوندی تازەش کرایەوە بەڵام ئێمە سەرڕای ئیش و کارەکان خۆتانزان لە پەروەردەکانە جێگر نییە تاکو ئیشی خەڵک بەرێتە ڕێوە لەبەرەوەی زۆر جار ناتوانانی پەروەردەکە جێبێڵی بەڵام سەرڕای ئەوانە بەردەوام ئێمە پەیوەندیمان بە ناحەکان و بە گوندەکانەوە کرد بەپی
توانە ئیمکانیەتی خۆمان سەردانمان کردوون بەداچوونمان کردووە زیاتر بۆ شوێنانی کە کێشەی هەیە ئەگەر قوتابخانەیەکیان گوندێکیان لە ناحەیە کاگە قوتابخانەکان کێشەی نەبێ و باش بڕاتە ڕێوە زۆرجار سەردانیەمان کەم کردووە بەڵام ئەوەی کە کێشەی هەیە بەدەمێەوە چوینە. باشە مامۆستا ئەو خوێندکارانی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە تاکو چەندی هاوکاری دەکرێن؟ بەڵێ بەداخەوە زۆر جار هەندێک ئیدارەکان لەو مەهامەتیە نەگەشتون مەسەن هەندێک خوێندکارەیە نەخۆشی درێژخایەنی هەیە پێویستە مراعات بکرێت بۆ حاڵەتی دەرونیەکەی ینی ناکرێ بەڕێی من ڕاستە ینی خوێندکارێک کە بەردەوام لە دەوام مایە گوێ لە مامەساگرێ و هیچ گرفتێکی مادی جستەیی نییە فەرقی هەیە لەگەڵ خوێندکارێکە نەخۆشی درێژخایەنی هەیە ینی زۆر جار و تومانە هاوکاری ئەوانە پێویستە بە چەند شێوەیەک بە شێوەی معنەوی بە شێوازێکی تر لەبەرەوەی ئەو خوێندکارە خۆی دەرونیان تەواو نییە زۆر جار دابڕێ لە ئیمتحان زۆر جار بۆ عیلاجەکان مراجعی نەخۆشخانە و شوێنەکانەکە حەقە ئیدارە دائیمەن مدیری مەکتەب ئەبێ دراسی وەزعی خوێندکارەکانی بەگشتی بکە ئەوانەی کە کەم درامەتن ئەوانەی کە وەزعیان باشە ئەوانەی کە کەم ئەندامن ئەوانەی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە وەک چۆن سەرۆک خێزانێک بایەخ بە مناڵەکانیدا و چاوی لیانە ئێستا مەسەن خوانەکەرانەگە لە خێزانێکە کەسێکی نەخۆشە بێ و لە هەمویان خۆشەویسترە و زیاتر مراعاتەکرێ ئەقل لە قوتابخانەش وا بێت ینی ناکرێ مەسەن خوێندکارێک نەخۆشی درێژخایەنی هەیە لە ئیمتحانێکی ڕۆژانە یان هەندێک کەم و کوڕێکی هەیە حەقە هاوکاری بکرێت. بەڵێ مامۆستا لە سنووری قەزای چەم شەماڵە چەند خوێندکارم ساڵ بەشداری تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵەکە و چەند قوتابخانە بە تەواوەتی لەو سنوورەیە کە سنوورێکی بەرفراوانە سنووری جوگرافیەکەی چەند قوتابخانە پرۆسی تاقیکردنەوەکانی تێدا ئەنجام بدرێت ئایا چاودێری هەموو قوتابخانەکانەکرێ ئایا هەماهنگی هەیە لە نێوان بەڕێوەبەری پەروەردەی چەم شەماڵ و تەواوی بەڕێوەبەرەکانی ترکە بەڕاستی لە هۆڵەکانی تاقیکردنەوە سەرپرشتی خوێندکارانەکەن؟ بەڵێ ئێمە دیارەوەکوتم پەروەردەکەمان سنوورەکەی فراوانە 54,000 خوێندکارمان هەیە بە هەموو قۆناغەکانیەوە لە باخچەوە تا شەشی ئامادەی ئەوەی ئێستا بەردەوام من لە تاقیکردنەوەکانە 4261 خوێندکاری پۆلیسی ناوەندیمان هەیە و ئێستا دابەش بوون و هەرێکە لە قوتابخانەی خۆی لە ناحێ و گوند و شارە خەریکی ئەنجامدانی تاقیکردنەوەن کە بەیانی سێم تاقیکردنەوەیە کاتاوە ژمارەکان 4,000 شتێکە پۆلی شەشی ئامادەی 3,090 شتێکمان هەیە ئەوان نزیک 4,000 کاتەوە کەواتە ژمارەکان بۆ شێوەیە ئەوەی تری کە ئەمێنێتەوە ناکۆتاکانن و لەگەڵ باخچەکانە ینی بەگشتی ئەمە 54,000 خوێندکارمان هەیە ئەوەی ئێستا بەشداری ئەم پرۆسەی پۆلی سی ناوەندی کردووە 4,261 خوێندکار. بەڵێ مامۆستا ناو پرسیارە دروست بۆگەر خوێندکارێک بۆ نمونە زۆر جارەوە لە تاقیکردنەوەکانە ڕوویداوە خوێندکارێک نایە بە خەبەرە یاخود درەنگ بۆ نموناچێتە هۆڵەکانی تاقیکردنەوە یاخود خوێندکارێک بەڕاستی وەرەقەی پێگیرێ قەشێکی پێگیرێ داهاتوێن خوێندکارانە چی بە سەرادێت ئایا کۆمەڵک یاسای تازە دەرچووە لە وەزارەتی پەروەردەوە؟ تۆزێک کێشەی ئێستا وەک جارانێ ئێستا وەزعێ کاتەتە پێشەوە خەڵک شەوەکەش هەر بە خەبەرە و تاسی لە ڕۆژەکەشەکە ینی گەنج و مناڵی ئێستا و خوێندکاری ئێستا زۆریان بەم سۆشیل میدیا و مۆبایل و خەتوانە و مەشغوڵ شەوانیش هەر تا درەنگێکی شەوەمێنەوە زۆر جار بەڕێوەبەری قوتابخانەکان پۆلە ناکۆتاکان ئاگادارم زۆر جار بە تەلەفۆنەکەن بۆ کەسوکاری مناڵەکەتانەوە نەهات و ئیمتحانیە تاقیکردنەوەیە زۆر جار ئاوا خەڵکیان هێناوەتەوە بەس خۆ ناشکرێت و ئەم هەموو ژمارەی خوێندکارە ڕایبێنی هەموو جار تەلەفۆنی بۆ بکە لەبەرەوە جاران ئەم کێشەیە نەبوو بەڵام ئێستا ئەم کێشەیە لە زیادبوونایە مناڵ کە شەو درەنگ خەوت بەیانی لە کاتی پێویستە خەبەری نابێت بۆی ئەرکە لەسەر مامۆستا هەم بە ڕێنمایی هەم کەسوکاری خوێندکارەکەش بە تایبەتی کاتی تاقیکردنەوەکان نەهێڵێ قوتابێک تا سەعات 1 و 2 شەو بمێنێتەوە کەواتە تاسیری لێکا بەیانی ئەگەر بیشتێ بۆ تاقیکردنەوە وەک کەسێکی سروشتی نییە هەم خەواڵووە هەم درەنگ ئەگات هەم ئاگای لە وەزعی پرسیار و شتەکان نیە کاریگەریی زۆری هەیە ئیدارەکان زۆر هاوکارن لەوەی کە ئاگادارم جاروایە لیستی دایک و باوکیان لایە تەلەفۆنیان بکڕن ئەم کێشەی تازێ. مامۆستا تاکو چەندێک لەلایەن مامۆستایان و کەشێکی ئارام گونجاوە لە هەوڵی تاقیکردنەوەکان بۆ خوێندکاران ئەوە زۆر ئەساسە ینی هەوڵ دراوە جارێ قاعەکان
کە ئێمە بەسەریانەکەینەوە زۆر جار لە پێچوو پەنا و ژوور و ئەوانە دانەرێ زۆر جار پەنا بۆچی براوە هۆڵی قوتابخانەکان هۆڵەکان هەم لە ڕووی دیکۆر و وەسائلی فێنەکەر و ئەوانە گونجاوترن تۆ دائیمەن ئەبێ کەشێکی وا بۆ خۆی قەلەقە خوێندکارەکە کە دێ بۆ ئیمتحانات یەک کۆمەڵ شت لە مێشیایەتی قەلەقە لەبەرەوەی نازانێت پرسیارەکان چۆنە وەڵامەکەی چۆنە بێ ئامادەبوونەکەی خۆی تەواو نییە تۆش ئەبێ کەشێکی وای هادیئی بۆ دروستکەی تاسیر نەکاتە سەر وەڵامەکانی بۆیە ئێمە زۆر جار پەنامان برێتە بەر هۆڵەکان قاعی باشمانەیە لە هەندێک لە قوتابخانەکانە ئەو قاعانە هەم گونجاوترە هەم هادیئترە زۆر جار لە کۆبنەوەکان لەگەڵ بەڕێوەبەری قاعەکان و چاودێرەکان پیانەوترێ هەتا بتوانانی کەشێکی ئارام دروستکەی چکە خوێنکار بۆ نمرێ بە حەزەکان نمرێ زیاتر بێنێ نابێت لە هۆڵەکانە دەنگە دەنگ هەبێ نابێ هات و هاوار هەبێ زۆر جار پیان دەڵێن ئەگەر شتێکی بوو هەر بە ئیشارات یان بچۆتەچی و بۆی تەئسیر لە دەنگ و جەوی قاعەکە نەکە زۆر گرنگە کەش و هەوایەکی زۆر گونجاویان بۆ دروست بکەی زۆر جار خەڵکەڵی هاوکاری خوێنکارەکانمان بکەنەڵێن بەسەر چاو لە قاعیشی ڕێکوپێکە دایانەنین و بەریدیان بۆ دانین ئاوی سادیانە دەینێ ئەو هاوکارەکان ئێمە ئەوەی بەڵام تا بتوانیرێ لە هۆڵەکانە بێدەنگی هۆڵەکان زۆر گرنگە ئەوانە بۆ خوێنکار گرنگە بۆی جەوێکی وای بۆ بڕەخسێنی بتوانێت ئیمتحانەکەی بەسەرکەوتووی بەڕێکپێشی بۆ بەڵێ مامۆستا ئەم ساڵە چاو ساڵانی بەڕاستی کەش و هەوای هێشتا باشە و فێنکە و دەرفەتێکی باشترە بۆ خوێنکار تاوەکو زیاتر بخوێنێ تاکوچنێک کەش و هەوا یاخود وەرز کاریگەری هەیە لەسەر خوێنکار بۆی جەوێکی بەڕاستی باشی بۆ بڕەخسێ تاوەکوتوانێت تاقیکردنەوەکان سەرکەوتوو بێت زۆر ڕاستە ئەم ساڵ خۆشببختانە تا ئێستا ئەبینی کەش و هەوایەکی زۆر گونجاو ڕێک و پێک وەکو بتم ساڵی پارچکە ئیمتحانەکان دواکەوت هەندێکی کەوتە مانگی تەمووز و حەوت و ئەوانەوە زۆر قورس بوو لە زۆر شوێن کارەبا وەک پێویست نەبوو فێنکەرە وەک پێویست نەبوو بەڵام ئێمە ئێستا زۆر بە ڕێکوپێشی ئەڕوا یەک کێشە نییە ئاو هەواکە زۆر گونجاوە پێویستمان بۆ وەسایلی فێنکەرەوە نییە تا ئەمڕۆکەی سە قسەی تیاکەین کەواتە خۆشببختانە ئەم ساڵ هەم دەشت و دەرەکەمان هەم بەهارەکەمان هەم جەوی وڵاتەکەمان زۆر گۆڕاوە جەویشی خۆشە و فێنکە ئەم ساڵ زۆر لەبارە تا ئێستا پەنامان بۆ کارەبا و وەسایلی فێنکە ڕۆشتانە نەبوو باشە مامۆستا بەڕێستان داواکاریتان چیە بۆ خوێندکاران یاخود مامۆستایان زۆر جار ئێمە داواکاریەکە ئەوەیە ئێمە لە کە دوای ئیمتحاناتی کۆتاییش زۆر جار خول و هاوکاری مامۆستایان و ئیدارە و ئەوانە بەردەوامن جاران کە خوێندن تەواو بوو کابترا پشوویتە قوتابیە ڕۆشتەوە تا سەرەتای مانگی دەرناهاتەوە بەڵام ئێستا هەم کەس و کارەکان داخوازیان هەیە و بۆی خوێندکار زۆردا نەبڕێ بەردەوام خولی جۆرا و جۆر هەیە و چالاکی جۆرا و جۆر هەیە ئێمە داواکاریەکەمانەوەی لە هەموو بەڕێوەبەر و مامۆستایان هەرچەند ئەم ساڵی ئاسایی زۆر باش دەرچووە مامۆستا پەنا بۆ ئەوە نەبات بە شێوازێکی مادی خول و ئەوانە بکرێتەوە بە خوێنکار خولەکان بکرێتەوە هەم پەروەردەیی بن ئەگە هەم شتێکی ڕەمزیش بسەنێت کێشە نییە بەڵام لە ئێستا بەداوە قەرارێکی وا هەیە کە دەرسی تایبەت و خصوصی ئەوانە کەم بکرێتەوە زۆر جار بەڕاستی هەموو خوێنکارێک نەیەتوانی بەشدار بێ هەموو خێزانێک ئیمکانیەتی نییە بەشداری خولەکانی هاوینەوەوانە بکە ئەم ساڵ ڕێنمایی زۆر باشاتوە کە زیاتر ڕەچاوی حاڵەتی ئینسانی و پەروەردەی و ئەوان ناکرێ وەک لە مەسائلی مادی ئێمە داوامانەوەیە لە هاوینی شاو لە ێسەر بەداوا خولانەی کە ئەکرێتەوە مامۆستایان خەڵکی بەتوانە ئەوانە بتوانین بە شێوەیەکی ئینسانیانە لەگەڵ تەلەبەیە وا بکەین هەم پێشیان خەین هەم ئاستی زانستیان بەرزکەینەوە هەم ئەو پاڕۆشتانش کە وەرئەگیرێ بەرامبەرمەوانە کەم بکرێتەوە و باری خوێنکار سوکرێن چکە هەتا لە ئیسلامیشا خوێنکار زەکاتی پێش بۆیە گرنگی بۆ خولانە بدەین باشتر خەڵک پەروەردە بکەین لایەنە مادەکە بخەینە لایشی ترۆ چکە پیشەی مامۆستاوانە زۆر لەوە گەورەترە بتوانین چۆن خولەکان بەردەوامەین زمانەکان ئەوانە لە دوای خوێن و تاقیکردنەوەکانیش ئێمە قوتابخانە دانەخین بەردەوام قوتابخانە شوێنێک بێ بۆ زانست وەرگرتن بۆ فێربوونی زیاتر بۆ ڕاهێنانی زیاتر
هیوادارین ئەم بڕیاری کە بەڕێوەبەری پەروەردەی چەمچەماڵ لێرە دای بڕاتە بواری جێبەجێکردنەوە بێگومان بەشێک لەو قولانەی کە ئەکرێتەوە لە هاوینەدا جگەلەوەی کە خزمەتێکی پەروەردەی باشە بەڵام هەندێک لە خولەکانیش مامۆستا بڵا خەڵکانێک بۆ بەرژەوەندی تایبەت بەکارێنن و ئەم لە ڕۆمادێکەوە بەڕاستی خەڵک سەرگەردان بۆ هەم لە بابەتە پەروەردەیەکەی شەندێک خەڵکەیە گرفتی بۆ خێزانەکان دروستکرد ناو کۆمەڵگا هیوادارین بڕیارەکە جێبەجێ بکرێت لەگەڵەوە مامۆستا پرسیارێکی تر دێتە ئاراوە ئەویشۆیە ساڵانە کە ڕیزبەندی ئەو خوێنکارانە دیاری ئەکرێت کە نمرەی باشیان ناودۆ لەسەر ئاسی کوردستانە بێگومان چەمچەماڵ پشتی شێری بەرەکەوێت وە بەناحی شۆڕشیشەوە ئاماجێکی دەستخۆشیە بۆ بەڕێز کام بەڕێوەبەری پەروەردەی چەمچەماڵی و لەگەڵ تەواوی مامۆساکان و هەروەها ئەو خوێنکارانش کە خۆیان ماندووەکەن ئەمە تاکوچەنێک بەڕاستی پەروەردەی چەمچەماڵ پێی خۆشە بەڕێوەبەری پەروەردەی چەمچەماڵ پێی خۆشە کاتێکا بینێ هەم مامۆسایان بە دڵسۆزی وانەکان ئەڵێنەوە و هەم خوێنکارانیش خۆیان ماندووەکەن و نمرەیەکی باشێنن سەربەرزیشە بۆ شارەکە. بەڵێ ئێمە دیارە قەزای چەمچەماڵ خۆشبەختانە کاتی خۆشی لەگەڵ کەلار و کفری و دەربەنی خانووانە بووین بەردەوام ئەگەر ساڵەکان بهێنی سێ نسبەی نەجاحکەی چەمچەماڵ زۆر باش بوو. ئەویش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی هەم خەڵکی مامۆستای زۆر باشی تایە زۆر دڵسۆزی تایە مامۆستا بەردەوام لە 91 و 90ەوە سیرەوەی نەکردە موچەی دواکەوێ پلە بەرزکردنەوەی نییە پاشەکەوتی موچێ هەیە ڕوبع موچێ هەیە زۆر جا ئێستاش سەرڕای ئەو کەم و کوڕیانەی کە هەیە لە مۆزە ئیداری کە لە جیهان و کوردستانە دروست بووە مامۆستا بەردەوام خەمی ئەوەیەتی منهەجەکەی چۆن تەواوکە دەرسی ئیزافی وەرەگرە منافەسە هەیە مامۆستایەک نیا شوێنەکەی پڕەکرێتەوە ئەوش هەمووی دڵسۆزی مامۆستایە وای کردووە ساڵانە ئێمە لە یەکەمەکەی سەر هەرێمە بەشدارین زۆر جار دووەممان هەیە یەکەممان هەیە سێممان هەیە چوارم و پێنجەممان هەیە پارێکە سیانمان هەبوو کەواتە هەموو ساڵێک ئێمە نسبەیەکی زۆر باشمان هەیە جگە لەوە هەر لە ئامادەیەکانی شۆڕش و چەمچەماڵ و بگرە جاروا هەیە سەرووی هەشتا خوێنکار دەرەجەکانی لە 90 بۆ سەرەوەی لە 92 بۆ سەرەوەی یانی ئەمە جێی دڵخۆشیە کەواتە شوێن دەستی مامۆستا دیارە ینی خۆشە مامۆسایەک بە درێژی ساڵەکە ماندووە بێ هیلاکە بێ بەڵام کابینێ خوێنکارەکان دەرەجێشی زۆر باشیان هێناوە ئەمە هەمە فەخر و شانازیە هەم خۆشی دەرونیە مرتاحە بێ کە هەستەکە ئەو جهدەی کردوێتی بەرهەمەکەی هاتۆتە پێشەوە بۆیە خۆشبەختانە چەمچەماڵ ئەگەر ساڵانە سیر بکەیت نسبەکەمان لە زۆر قەزا باشترین ئەم ساڵ بە بەراورد بەو نمرەوە ئەوانە کە هەر فریاکەوتین لە قوتابخانەکانە خەڵاتی سەرکەوتوەکان کەین و ئەوانەی کە دەرەجەیان بەرزە چالاکیەکانیش ئەوەی کە لەسەر پەروەردەی چەمچەماڵ بەشی هونەری و وەرزشی بوو ئەتوانم بڵێم ئەم ساڵ لە هەموو ساڵەکان تر چالاکی زیاتر هەبوو. بەڵێ باشە مامۆستا بە گشتی گرفتەکان ئەم ساڵتان چییە بۆ تاقیکردنەوە؟ بڵێ گرفتەکان یەکێک لەوەیە کە گرفتەکان ژماری خوێنکار زۆرە ژماری خوێنکار زۆرە کێشەی بینا لە هەموو شوێنێکە هەیە زۆر جار ئێمە ناحەی تەکیەمان هەیە زیاتر لە 400 خوێنکاری پۆلی 12 هەیە هەوڵێکمە زۆرماندا ئەم ساڵ لە جێی خۆیان ئیمتحانکرد نەماتوانی لەبەرەوەی هەم بینای باشی تیانە ناحەیەکە هەم هۆڵی قوتابخانەی ئەوەنەی تیانەیە کەواتە بە گشتی ژماری خوێنکار ساڵانە لە زیادبوونایە لە 2014 بینای تازە نییە ڕۆژەڵکردنەوەکان زۆر کە من وەک پێویست نییە لەبەر وەزعی دارایی کەواتە یەکێک لە گرفتەکان ئەوەیە هەم دامەزرانی مامۆستانیە پەنابووانە بێژبراوە هەم بینای تازە زۆر کەمە و هەم نۆژەنکردنەوە هەتا ماڵیش ساڵانە پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە قوتابخانەکانمان هیلاکن لەبەرەی خوێنکار زۆر زیادە لە چەند شوێنێک پەنامان بردووە بۆ دروستکردنی قوتابخانە بە کابینە و خێرخوازی ئاسان لە ئاساسە کابینە بۆ خوێندن ناشێ لەبەرەوە گرفتەکان بینایە مامۆستایە زۆری ژمارەی خوێنکارە لە هەندێک گەڕێک قوتابخانە و بیناکەمە لە هەندێک گەڕێک باشن یعنی تەوازنێکی وانەیە بۆی کێشەکان زیاترەوانە. بەڵێ مامۆستا هەندێک قوتابخانە هەیە تەواوی مامۆستەکانی وانەبێژن و هەندێک قوتابخانەیشەیە مامۆستاکانی هەمویان میلاکن بەڵێ تاکو چنێک بەڕاستی کاریگەری لەسەر پرۆسی تاقیکردنەوەی خوێنکارەیە بۆ نمونە خوێنکارێک لە شوێ مامۆسایەک چەندین ساڵ ئەزمموی هەبێت و میلاک بێت وانە بە خوێنکارەکە بڵێتەوە مامۆسایەکیش وانە بێژ بێت ئایەمە لە کۆتایە دەرەنجامی باشێ بێت یاخود خراپێ بێت لەسەر خوێنکار ئەگەر بکرێ و بگونجێ ینی شەرنی وا بکرێ هەموو قوتابخانەیەک میلاکەکەی تەنها وانە بێژ نەبێت بۆچی
چونکە لە قوتابخانەیە کە ئەگەر تێکەڵ بێت مەسەن چەندوانە بێژێکە بێ ئەوانە بێژانە سوود لەو مامۆسایانە بینن کە دەیان ساڵە خزمەتیان هەیە پێکەوە بەشداری پۆلێکەکەن سوود لە یەکتریە بینن مەگە زۆر ناچاری بێت لە هەندێک شوێن گوندەکان میلاک نەماوە حەقی خۆیەتی داوای گواستنەوەی کرد بۆ ناو شار هەموو ستافەکەی وانە بێژن هەرچەند وانە بێژەکانش خەڵکی زۆر بە ئازمونیان تیا زۆر وانە بێژەیە 4-5 ساڵە وانە بێژە خەڵکی زۆر دڵسۆزیشیان تیا هەندێک جار دەتوانین بڵین لە هەندێک شوێن مقابل وەکو میلاکەکە وایە مەسای زۆر چاکیان تایە بەڵام باشترە ئەوەی کە لە قوتابخانەیەکە چەند وانە بێشەیە ئەکسەرێتی زیاتر میلاکی شەبێ بۆی خیبرەی زیاترە مامەسا دائیمەن بە وانەوتنەوە بەهێزە بێ مامۆستایەک 15 ساڵە وانەیە کەڵێتەوە جیاوازە لەگەڵ وانە بێژەکە 2 ساڵ ئەڵێتەوە کەواتە ئەگەر پێکەوە بن سوود لە ئەزمموی یەکتر وەرەگرن باشترە بەڵام ئەگە چاریش نەبێت لە هەندێک جار لە گوندەکان یان لە هەندێک قوتابخانەی تۆ تازە ئەیکەیتەوە زۆربەی وانە بێژە ماشەڵڵا مامۆستا وەسفێکی جوانی وانە بێژانت کردوە هیوادارم بتوانن لە جێ متمانەی بەڕێستا بن باشە مامۆستا داوات چیە لە خێزانی خوێندکاران یاخود دایک و باوکی خوێندکاران بەڵێ ئێستا ئێمە زۆر جار کە بەژاری کۆبوونەوەی هەندێک لە قوتابخانەکانەکەین کە سوکاری تەلەبەی لێ مرتاحی جاران کەس نێزانی کوڕەکەی بەراورد بە ساڵانی پێش و کوڕەکەی وێژەیە یان زانستیە زۆر دایک و باوکەوەنە بایەخی بە مناڵ نادە ئێستا زۆر زۆر ئەو شێوازە گۆڕاوە ئێستا لە ناو شارەکانشان مناڵ وای لێ هاتۆ خوێندکار هەر بە پێش ناچێت بۆ قوتابخانەکەی بە سیارە و بە پاس و بە شێوەیەکی ڕێک و پێک دایک و باوک متابعەیەکی زۆر باشەکەن بەشدارن لە لیژنەکانی ناو قوتابخانەکە بۆی هەر کەم و کوڕێکە بێ هەر کێشەی لە قوتابخانەکەی بێ کە سوکارەکان بەشدارن لە لیژنەکانە بەشدار ئەمە شتێکی دڵخۆشکەرە زۆر خۆشە یعنی هەماهەنگیەکی باش هەبێ لە بینە زۆر جار قوتابێک کێشەیەکی هەیە بۆ قوتابخانە خۆ دەبێت کە سوکارەکەی پێ بزانێن یان تۆ خوێندکارێک لە ماڵەوە گرفتیان هەیە لەگەڵ دایک و باوکی ئەو کێشەی خێزانیان هەیە خۆ دەبێت مامۆستاکە پێی بزانێ بۆی چارەسەر بێ یان هیچ نەبێ مراعاتێکە کەواتە ئەم 1-2 ساڵەی دوایی خۆشبەختانە پەیوەندێکی زۆر زۆر باش کە ئاچین بۆ قوتابخانەکان کە کۆبوونەوەی دایکان و باوکانەکەن سێرەکەی ڕێژەیەکی زۆر زۆر باشێ نەک تەنها لە کاتی کۆبوونەوەی دایکان و باوکانە بەردەوام سەردانی هەیە متابعی مناڵەکانیانەکەن بزانن کەم و کوڕەکان چی ئەمە جاران بەدی ناکرێت بەڵام ئێستا دایک و باوک زۆر باشن پەروەردەکردنی مناڵ ئەبێ هەماهەنگی هەبێ ئەبێ چەندێک 4 ساعت 5 ساعت لای مامۆستایە دوو ئەوەنش لە ماڵوێکەواتە دایک و باوک ڕۆڵێکی زۆر ئەساسیە بینن بە هاوکاریکردنی مامۆستا بۆی زیاتر ئەو مناڵە گەشە بسەنێ پەروەردەیکەن بۆیە خۆشبەختانە پەیوەندیەکان زۆر باشن دایک و باوک لە هەموو لیژنەکانە بەشدارن ئەمە شتێکی تازێ بەڵێ مامۆستا لە ئێستاە لە سەدەمی تەکنۆلۆژیا و دنیای مۆدیرنا تاکوچنێک داوات لە دایکان و باوکانە داوات لە خوێندکارانە بەڕاستی لە تۆڕی کۆمەڵایەتی دوور بکەونەوە و ئەم چەند ڕۆژە ماوە بەڕاستی زیاتر گرنگی بە پرۆسی خوێندن بدەن بەڕاستی بە جۆرێک لە جۆرەکان خەڵکیشی زۆر ئالودەی تۆڕە کۆمەڵایەتەکان بووە ئالودەی فەیسبووکوە و ئەمە زیاتر بەڕاستی گرفتی هەم کەم خەوی و هەم گرفتی کات کوشتنی بۆ تەواوی خوێندکاران زۆر ڕاستە ینی ئەو ئەرکە لەسەر مامۆسایش و کە سوکارەکەشیانە ینی زۆر جار خوێندکار بە قسەی مامۆسا زیاترەکە خوێندکارێ من ئاگادارم ئەڵێ سەعات ئەخەوێ ئەڵێ من مامۆستاکەم پێمیون کەواتە جوودی زیاتری مامۆستای ئەوێ بۆ ئەوەی خوێندکار بە تایبەت کاری تاقیکردنەوەکان واز لەم سۆشیال میدیا ئەو کۆتایی نایە ئەم یاریکردن و ئەم پۆبجی و ئەم سۆشیال میدیا و ئەمانە یعنی وەزئی خوێندکار تێکەدا کاتەکەی ئەکوژێ کا زۆر گرنگە بۆیە دایک و باوکە قەمتابا بکەن نەهێڵن ئەو فترەیە خەتەکان ببڕن بە تایبەتی کاتی ئەزمون و ئەوانە و مامۆستاش بەردەوام ئەبێ ڕێنمایی بکە ئێمە ئەمساڵ جگە لە چالاکیە ژینگەیەکان هەستاین لە ڕووی بەکارهێنانی زۆر جا خەڵک تووشی کێشەی سۆشیال میدیا بێ لە ڕێی مۆبایل و نامە و نامەکاری و کۆمەڵ مەسایل هەستاین خولێکیشمان ینی پرۆسەیەکمان دەست پێ کرد لەگەڵ بەشی پارێزەرانی چەمچەماڵە دەنگی دایەوە ینی ئاشنابوون بە یاسا زۆر جان مامۆستا و بەڕێوەبەر و خوێندکار هەموو بەشدارە بوون سۆشیال میدیا جگە لەوەی زەرەریش لێدا کاتەکەشت ئەکوژێ بەڵام زۆر جا کێشەشت بۆ دروستەکە ئەو مۆبایلە بۆیە ئەم ساڵ خولێکی زۆر باش سەرڕای چالاکی ژینگەیەکان چالاکی تەندروستی
هەستانی چالاکی یاساییشمان کرد بۆ ئەوەی هەر تەلەبوو خوێنکار و مامۆستا هەموو ئاشنابین بەوەی کە بزانین ئەم سۆشیال میدیایە کێشەشی زۆرە لە گۆڕینی مۆبایلە لە گۆڕینی سیمکارتە لە بەردەوام لەسەر خەت و چات و نامە و نامەکاری وەمانە هەمووی سزای لەسرە گۆڕانکاری بەسەر سزاکانە هاتووە کێشەی زۆر بۆ خەڵک دروست کردووە بۆ یاتا بە دایک و باوکان وا بکەین لەگەڵ مامۆستایانە خوێنکار ئەو مەهامەی لەسەرێتی گرنگترە لەوەی جارێ خوێندنەکە تاواکە و لە پێشترە خوێندن لە پێشترە تاقیکردنەوەکان ئەزمونونەکان لە پێشترە لەوەی لە بەکارهێنانی سۆشل میدیا و مۆبایلوانە ئەگە بتوانین پیان کەم بکەینەوە شتێکی چاکە ناتوانی بنە بڕێکی لەبەرەوەی لە هەموو سەردەمێکە شتێک باو بووە هەتا ئێمە مثلەن هەر سەردەمی ڕەوانبێژی و شێعر بۆ سەردەمی ئەسب سواری و مەلەوانی بۆ سەردەمێک ئێستا سەردەمی ئەنتەرنێت و سۆشیل میدیا ناتوانین منعیکەی بە شێوەیە خۆتوانین زۆر بە باشیر بەکاری بێنین بەڵام خوێنکار مەهامی خوێندنەکەی گرنگترە لەوەی بەردەوام کاتەکەی بکوژێ بە مۆبایل و یاری و ئەوشتانەوە باشە مامۆستا سوپاس کە لەگەڵمان بوویت مامۆستا لە کۆتایی چیت هەیە پێمان بڵێ زۆر سوپاس دەستان خۆش بێ هیوای سەرکەوتنتان بۆ خوازم مێدەواریشین ئێمە وەک مامۆستایان وەک پەروەردەکان وەک ئەم هەموو ڕاوێژکار و ستافی شراف و سەرپەرشتیار و ئەوانە هەیە بتوانین ساڵانە جوودێکی وا بکەین گۆڕانکاری لە کۆمەڵا بکەین چکە هەموو کاتێک لە هەموو دنیاە پەروەردە گۆڕانکاری و پێشخستنی خستووە لە ناو کۆمەڵگە و کوردەواری و میلەتەکەی خۆیانە بۆ ئێمەش بتوانین تەنها وانەوتنەوە و کات بەسەربردن نەبێ بتوانین ساڵانە بەرنمەیەکی نوێمان هەبێ بتوانین لە ڕێی ئەم هەموو خوێندکارەوە کە هەموو خێزانێک 4-5 منداڵی لای ئێمە بتوانین ئەم کۆمەڵگەیە پێشخەین و دڵسۆزی زیاتر بۆ وڵاتەکەمان بۆ نیشتمانەکەمان پێشکەوتنی زیاتر بۆی هەج وڵاتێک بایەخ بە پەروەردە و فێرکردن بدا ئەو وڵاتە وڵاتێکی پێشکەوتووە ئینشاڵڵا ئێمەش بتوانین ئەم هەموو مامۆستا و شارەزا و خەڵکی پەروەردەکارمانەیە بتوانین گۆڕانکارێکی باش لە وڵاتەیە بکەین و ئاستی زانستی خوێنکاران بەرزکەینەوە و دەستان خۆش بێت دەستخۆش بێگومانەوە سەرقافڵەی پەروەردەیەکی جوانن و هەمیشە پەروەردە و هەمیشە مامۆسایان نەتوانین بڵێن ژینگەی دۆمی خێزان بوونەوە هەندێکات ژینگە یەکەمی خێزانشین هیوادارین ئێمەش بتوانین شوێن پێی مامۆسا هەڵبگرین لە دنیای چۆڕاستی مامۆسان پیشەیەکی پیرۆزە وان پیشەیەکی گەورەیە بۆ تەواوی کایە مرۆڤایەتیەکان و بەتایبەت لە کۆمەڵگەی کوردەواریدا بەڵێ سارا ئێساکەیش وێنە و هەواڵی وەرزشمان ئامادەیە گەر هاوکارانمان ئامادەیان کردبێت فەرمون با پێکەوە بینەریبین